والسلام کە تێنە دنیاوە ئەگەر تەماشای ڕۆژگاری خۆمان بکەین لە ڕۆژی شەممە هەتا ڕۆژی جومعە هیچ فەرمایشتێکمان نییە بڵێ لە ڕۆژی شەممە هەتا ڕۆژی پێنجشەممە کە گەورەیە ئیلا فەرمایشتێکمانەیە ئەڵێ ڕۆژی جومعە گەورەیە لەبەرەوەی ئادەمی تیادا زندوو بووە و لەدایک بووە و ئادەمشی تیا مردووە ئەگەر تەماشاشکەین هەر لەو هەفتەدا لە ڕۆژی شەممە هەتا پێنجشەممە سڵاوات بە دیاری پێغەمبەرا بدەی عەلەیهی سەڵات وەسەلام وەک ئەو شەو ڕۆژە نییە کە شەوی جومعەیە و ڕۆژی جومعەیە هەر ئەو ڕۆژەیە کە گەورەیە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر لە ناو تاریخدا سێرکەین ئیمامی سوویەتی ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ کاتێ باسی ولادەتی پێغەمبەرەکە عەلەیهی سەڵات وەسەلامە فەرمێ إن ولادة النبي عليه الصلاة والسلام كشيء أعظم الأيام واتا قورترين روجة ولا بالش دا عليه أو روجة أوية كإنسان شرع داوای لێدەکا خۆشی دەربڕێ چکە سپاسی خوای پەروەردگار بکە کە ئومەتی ئەو پێغەمبەرەیە عەلەیهی سەڵات وەسەلام لە تاریخدا ئەگەر تەماشاکەین بەلەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بێتە دنیاوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵکانێک بوون وەک جەنابی مامەسا فەرمووی لە پاڵی مەکەدا کە لەدایک بووە خەڵکێک ئەشوو لەورە نیشتەجێ ئەبوو ئەوی بەشکەم ڕۆڵەکەی من ئەولادەکەی من ئەو محەممەدە بێ کە باس کراوە کە لە تەورات و لە ئینجیلا باس کراوە بەڵام ئەو فەزلە خوا دای بەم ئومەتە کە من و تۆ ئومەتی ئەو محەممەدەین عەلەیهی سەڵات وەسەلام ئەو پێغەمبەرەی کە خاتم الئەنبیا کۆتا ئومەتین بەڵام لە قیامەتا یەکەم ئومەتین بۆ محاسەبە یەکەم ئومەتین دەرگای بەهەشت بە ئێمە دەکرێتەوە لە دوای ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام ئەوش فەزلی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام چکە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم ئەو مەقامەی کە پێدراوە نەک بۆ خۆی بەڵکو ئومەتەکەیشی ئەو مەقامە بە من و تۆ دراوە لەبەر خاتری ئەوە نییە ناوی من ئەوەیە و ناوی تۆ ئەیە و ڕەنگی تۆ و ڕەنگی من نەخێر بەڵکو لەبەر مەقامی ڕەسوول الله صلی الله عەلەیهی وسەلەم ئەو ئومەتەشی تووشی خێر بووە ئەو حەمکە خێرەی پێداوە خوای پەروەردگار جەلە جەلالوه پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم ئەچینە خزمەتی لە هەر کوێوە دەستکەین پێغەمبەری خوا مەدرسەیە بۆ ئێمە لە هەر کوێوە باسی کەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەتوانین تەواوکەری ژیانی هەموویە پێغەمبەری خوا لە فەرمایشتێکدا دەفەرمێ تەبەسسومک فی وەجهی ئەخیک سەدەقە یعنی هەروە ڕاوەستە ئەگە برایەک بەرامبەر برایەک ڕاوەستێ هیچ نەڵێ خوشکێک بەرامبەر خوشکێ ڕاوەستێ هیچ نەڵێ بەس بزەیەکی بۆ بکە دەمچاوی بەشارەت بێ خەنینەی پێوە بێ پێغەمبەری خوا فەرمێ سەدەقەیەکی بۆ نووسێ ئێستا لە عالەمی ئێستادا تەماشاکەین کەسێ بە ناوی جۆنیایە ئەڵێن لە عالەمدا ئێستا چیەکە لەم سەردەمەی من و تۆدا لە وڵاتی ئەوروپا هەر بزەیەک بکە بۆ خەڵکی پێ بکەنێ کە $30 $30 ملیۆن پێدەن بتوانێ ئەو خەڵکە چی بکە دەمچاوی بەشارەت بێ و دەمچاوی خۆشی بێنێتەوە بۆ ژیان و بەختەوەری لەم کات و ساتەی ئێمەدا ئێستا سێرەکەی بەختەوەری دەمچاوگەشی خۆشی شادی تۆراوە لە دەمچاوەکان تۆراوە لە ماڵەکە تۆراوە لە گەڕەکەکان ئەمە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم پێشی 1400 ساڵ فێری ئێمەی کردوینی بە سەدەقەی داناوە پێغەمبەری خوا تازە ئەمڕۆ ئەوروپا گەیەتەوە ئەگە بگەڕێینەوە بۆ سیرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوا ئەبێ ئێمە بەدڵ هەڵیگرین ئەگەر ئێستا هەموو ژیانمان باسی پێغەمبەر بکەین ناتوانین حەقی ڕەسوول الله بدەین عەلەیهی سەڵات وەسەلام هەموو ژیانمان سڵاوات بە دیاری پێغەمبەر بدەین عەلەیهی سەڵات وەسەلام ناتوانین حەقی ڕەسوول الله بدەین بەڵام خۆشبەختی بۆ ئەو کەسەی بۆ ئەو برایەی بۆ ئەو خوشکەی کە زۆرترین سڵاوات لێدا وەکێکێ لە ئیمامی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ هاتنە خەوی وتیان بچوە سەردانی ئەو پیرەژنە بکە لە فڵان شوێنە لە خەودا کاتێک چوو سەردانی کردم پیرەژنە لە خانەیەکی سادەدا هیچ کەسێ لە ئێمە ناتوانێت لەو خانیە گوزەران بکا و بژی و ئەم اختیارە پشتی کۆم بۆتەوە گۆچان بەدەستیوێت لە خەوەکەدا وتیان پێی ئەی ئیمام بڕۆ لەو ژنە گەر دوعات گەرەکە با و پیژنە پیرەوە دوعاکا وەردەگیرێ ئیمامی عومەر تەعەجوبی هات لەوەی
کەچوو دوایەوە لی پرسی چی کارێک و چی شتێکی گەورە دەکا ئەم ئافرەتە ئەم پیرەژنە لە کۆتایی ژیانیدایە ئەوش کە دوای ئەوەی زۆر لەحی پلێ کرد ئەوش فەرمووی ئەم زبانەی من چیت پێ بڵێم بەڵام ئەمە بۆ تۆڵێم بەعام ناڵێم فەرمووی ئەم زبانم ئیلا مەگەر بخەوم ئەو چەند سەعاتەی کە دەخەوم غەیری ئەوە ئەو زبانەی من پاراوە تەڕە بەیادی ڕەسوول الله صلی الله عليه وسلم یەک سانیە نییە ذکری ڕەسوول الله نەکە عليه الصلاة والسلام ئێمە ئایا چەندێکمان مسابقە ئەکەین وەک مامەسا فەرمووی کاتێ بە ئەوشی کردێتەوە بەمان و لەسەر حەوضی کەوسەر ئاوی ڕاگرت و ئاوی کەوتەر بیدادە دەستمان خۆشبەختی بۆ ئەو کەسەی یەکەم کەسە خۆشبەختی بۆ ئەو کەسەی یەکەم کەسە گاتە ڕەسوول الله باوشی پێیان ئێمە ئومەتی ئەوین بە ئەسحاب و یاوەرانی نەیفەرموویەوە برای منن بە خوشکانی